پێم وایە ئەو یارە ئەلکترۆنیانە لە دەبێت سنووری بۆ دابدرێت هەروەها هەیە ینی سنووریان هەیە بەڵام لەوانەیە لای ئێمە و لە وڵاتی ئێمە ئەو سنوورە نەبێت بۆ منداڵان لەلایەن دایکان و باوکانەوە لایەن دایکان و باوکان و بایەخی پێ نەدرێت ینی تەنانەت نەزانن سنوورداربوونی گەیم و واتە یاریە کۆمپیوتەرەکان چییە پێم وایە سەرەتا دەبێت ئەوە بزانن کە چه یاریەک بۆ ستەمێک دەبێت دایکان و باوکان ئاگادار دەکەمەوە بەی شێوەیەک میعادی مەکتەبە موبایل بەکارنێنن تەلەبەکانیان هەموو دوایی ساقیت دەبن مایەپووز دەبن دەرسەکە ناستە مێشیان بەی شێوەیەک ئایپاد موبایل لیان بسەنە تاکوی مەکتەب تەواو دەبی لەگەڵ ئەوەی کە تەواوی جیهان پێشکەوتوویە ئەوڕۆگانی هەموو کارێک لە بابەت لە ئەلکترۆنی و بەغێر کامپیوتەر و وەک مناڵ و گەمەهای ئەلکترۆنیک و ئەوانە هەیە بەس ئێمە ناتوانین پێشیان پێ بگرین ناتوانین پێشیان پێ بگرین ستا پیان کەین کە ئاسان نابێەوە کار بۆ شتە بکەن ئێمەش دەبێت لەگەڵ ئەو شتانەی کە بە ڕۆژ لە جیهاندا دەڕۆنە پێشێ ئێمەش دەبێت بڕۆینە پێشێ بەس دەبێت کۆنتترۆلمان هەبێ بەس دەبێت پێداگریمان هەبێت لەسەر بابەت هەیەک مەسەلەن کاتێکی تایبەت دابنێن بۆ ئەوەی کە مناڵ بتوانێت یاریەکەی خۆی لەو بابەتەوە بکات چەند خولەک مەسەلەن 20 خولەک 30 خولەک بۆی دابنێن دوای 30 خولەک لێ بستێنینەوە